لەبارەی ئەوەی کە لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق دەیەوێت میوانداری ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی هەروەها فەرماندەی ئۆپراسیۆن ناوبەشەکان بکات لە زاخۆ بەڕێز سەگبان سندی جێگری سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق لەگەڵماندا. بەڕێز سەگبان سندی ئەم کاتتان باش. ئامانج لەو بانگێشکردنە چییە لەلایەن پەرلەمانی عێراقەوە؟ پێشەکی سلااو بۆتە بۆ تەلەڤیزیۆنا 24 بەڵێ ئەبرو هەرجادی بە لژنە ئاسایش و بەرگریە پەرلەمانی عێراقی بەردەوام دە کۆمبینا خوا کرد و دێ دەست وەزیرێت و بەرپرسێت ئەمنیەت عێراقی ئێک دێ داخواست کرد بۆ لژنێ و بە پرسیارە بەرپرس بن. بەڵێ پێتان وایە دەبێ هەڵوێست ویان وەڵامی ئەوان چییە بێت سەبارەت بۆ بانگێشکردنە سەبارەت بۆ پێشەرکردنەی سەروەری خاکی عێراق؟ بەڵێ پێشەکی ئەنی داخوازە لژنێ دە ئەو بێت پرسیارە شوانکەن دمایەکێ دێ تەقیرا خۆڤرێ کرد بۆ پەرلەمانی عێراقی و پەرلەمانی عێراقی طبعا هەمیش داخوازە جلسەکی طارئ ئەوێ کرا بۆ تۆپبارانە ئیرانی سەرخاکە هەرێما کوردستانی و عێراقی. بەڵێ عادەتەن ئەو کاتانە پرسیارەکانی لیژنە لەو میوانداریکردنە لەو کەسانی کە دێنە پەرلەمان چین لەبارەی چیوە قسەیان لەگەڵاکەن زیاتر؟ طبعا وزيرة أمنية داخلية ودفاعية وبربرسة أمنية أمن الوطني أمن القومي همي بربرسة أمنية جريدة بلجنا أمن الدفاع بدي همي هيك داخواست كان روج بروجي تقول أبرو جدول دركت كوش نو بس بيكتش چهارشنبه به حتی چهارشنبه دیته هر روز دورات جهت اکیده داخواست کردن ده این کم بن لجنه آسایش و برگری عراقی. بله. اتفاقا کابینه پارلمان دتوانه بکریت گرفت دو کابینه وکد درست نبید. نه ده چه بود پارلمان چون داخواسته گلک اندامت پارلمانت عراقی داخواست کنه کو جلسه که عاجل کن ببت سر طبعاً ایرانی و ترکیه. بله. و شویی گشتی پیتانوی دبی هلوستی حکومتی عراق چی بید؟ لبرام برام پیشرکنی سروری خاککی و آیت استا ولا مکانیان ایدان کانیان لاستی پیویز بوا. خود نجبری نوکه و نه نوکه و نه از باورنا کم حالی اوی داوت قوات بچ بین نوکه جگری لواز بی اما ما ایدانه و استنکار و اوه طبعا نتیجه لواز بینا بیار حکمت اتحادیه وفرق جدابي جي قالك وهي يعني جارا ديتري قمد بلاخي چند تو باقي كاتنو چند برای ما عرب شهيد بين بخلال ساعات دا رد فعل حكمة اتحادي برز وزير خارجية وجيجري قائد عمليات المشتركة وقائد قوات الحدود همي نفس ساعتها دا هاتن زاخو بيك با امتشوين سجي حادثة بله ابا باش پترش هفتیه که توپاش صاروخ پالستی بجمتش درونا هرما کردستان تو باران نسبت يعني رد فعله استنكار بجم قالك يعني ايدي من شامه بيشت استنكار يعني قالك لا وازق برياروي هوكاريو خمساردي وجونا دانا بو برساني ك تايبتا بەتایبەت بە خاکی هەرێمی کوردستان و بەتابەت ئێستا کە و پارتانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ فەرق و جیاوازیەکەن لەم نێوەندەیە. خودی ئەمژێ بپرسێتکن یعنی بۆچینێ بۆ بیالی هەکەر هەندێک گەزێدی بێت ئان بەرەمە عەرەب بن ڕەتفعلە وەلەو ڕەتفعلەوێژی هەنگی نەگەلک یعنی مستەوایی بین ئەو ئینسانە هاتن شەهیدکردنێ بس يعني باشتري بيش بيجاري نظام چونكو ايران اب هفتيه که يعني هفتيه وسه صاروخ بالستي دين الجهه كي و افراد فعلا او دولته صخا يعني دينكتش يعني سيره تشكي او جو بسيار ما بس امي بسيار كين بوچيني بله هەڵوێستی ئەندامانی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق هەمووتان هاو هەڵوێست و هاودەنگ بوون لەسەر بانگێشکردنە؟
بله همی زور نگرانن و زور خراب يعني همياد بتشتك هبد حكومتها اتحادية بيارة كي باشتر بدر تشتر بدر بو في بان قصف تركيا وإيراني بەڵێ بەڕێز سەگڤان سندی جێگری سەرۆکی لیژنەی یاسایی و بەرگری پەرلەمانی عێراق لە زاخۆ لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداری وەڵامەکانتان.